بەناوی خوای گەورە و میرەبان ئێمە وەکو دەرچوانی بەشە پزیشکیەکانی ساڵانی پێشوو هۆکاری ترس و ڕفاندن و دەرکەوتنی گروپی تیرۆریستی داعش کەوا دەزانین مەترسی بووە بۆ سەرژیانی تاک بە تاکی گەلی عێراق بۆیە بەهۆی ئەو زروفانەوە نەمانتوانیوە لە کاتی خۆیدا داواکاری پێشکەش بکەین بۆ دامەزراندن ناکرێت هەموو ساڵێک کۆمەڵێ وعدمان پێ بدرێت دوای ئەوە هیچمان بۆ نەکرێت و ئێمە گلەی زۆرمان لە دایرەی تەندروستی کەرکووک هەیە چونکە زۆر کەم تەرخەمن بەرامبەر ئێمەی دەرچوانی ساڵانی پێشوو لەبەرەوە ئێمە چەندین جار هاتوین چوینەتە وەزارەتی تەندروستی عێراق ئەوان ئەڵێن پێویستە لە بەڕێوەبراتی تەندروستی پارێزگاکەتانەوە ناوتان بنێدرێت بۆ ئێمە ڕوونکردنەوەمان دەوێت لەو بارەیەوە بۆ ناومان بەرز ناکەنەوە بۆ وەزارەتی تەندروستی عێراق و ئێستاش دەزانین عێراق لە وەزعێکی ئابووری زۆر باشدایە بۆیە داوا لە ئەندام پەرلەمانە بەڕێزەکانی ئەم شارە ئەکەین وەکو چۆن هەڵمان بژاردون ئاواش بێن بەدەم داواکاریەکانی ئێمەوە بڕگەیەکمان لە بودجەی ئەم ساڵدا بۆ جێ بکەنەوە تاوەکو ئێمەش بێبەش نەبین بگەین بە حەق و مافی خۆمان و هیچ لایەنێک نەماوە سەردانی نەکەین هەموو لایەک بەڵێن دەدەن ئیشمان بۆ ناکەن بەڵام بەڵێنێکی بێکردار بووە لە ئەگەری وەڵام نەدانەوەمان بەردەوام دەبین لە مانگرتن